ئایا ڕۆڵی مامۆستایان چییە لە بەرەو پێشچوونی قوتابیان و بەرەو پێشچوونی ئاستیان؟ ئێستا ئێمە هەندێک پرسیار لە خودی مامۆستاکان دەکەین و با بێکەوە سەیری بکەین. بێگومان ئەو وانانەی کە پێشکەش دەکرێت بێ ئەوەی کە چالاکی بکرێ قوتابی چێژی لێ نابینێت، بەڵام ئەو وانانەی کە مامۆستا زۆرترین تەکنیک بەکاردەهێنێ، زۆرترین چالاکی بەکاردەهێنێ، ئەها بە شێوەی پراکتیکی شتەکان دەکاتن، قوتابی زیاتر سوودی لێ وەردەگریتن، وەک لەوەی کە بە وشکی مامۆستا تەنها دەچێتن وانەکە شەرح دەکا وەکو ئەوەی کە سیمینارێک لە بۆ خەڵکی دەرەوە یان خەڵکی گەورە پێشکەش دەکەی، وەکو ئەوە نییە، چونکە ئەو منداڵە ئەم باسی منداڵی پۆلی یەک و یان ئەوانە دەکەم، ئەو منداڵە ناتوانێت ئەو هەموو کاتە دابنیشیتن بە دیار ئەوەی کە ئەتوو بابەتە کە شەرح دەکەی بە شێوەیەکی وشک، بەڵکو کە ئەتوو چالاکیەکەت خستە ناوێ ئاکتیڤیتێک دەکاتن، ئەوە وزەچی خۆی سەرف دەکاتن، نەک ئەوەی هەردابنیشیتن، ئەوها بێزار دەبی، بەڵام ئەگەر چالاکی بکەین بێگومان چالاکیەکە سوود بەخشتر دەبی و زووتر پەیامەکەت دەگا. ئەی پێ دوایە ئەو قوتابیانەی کە مامۆستاکانیان چالاکی دەکەن زیاتر خۆشیان دەوێن و جیایان دەکەن و لە مامۆستاکانی تر؟ بێگومان وایە. ئەو مامۆستایانێک کە چالاکی دەکەن زۆر تایبەتن لەلایەن قوتابیانەوە، یەکسەر تەکنیک و شێوازەکانی مامۆستایەکەی دەزانی مامۆستایەکە چ دەکا، یعنی تامەزرۆی ئەوەیە کە مامۆستایەکە بێتە پۆل بۆ ئەوی وانەکەی پێشکەش بکا بە شێوەیەکی ئەو جە یاریکردنە، ئەو جا چالاکی ڕەسمە، هەر چالاکیەک بی قوتابیەکە حەزی لێیە.